بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێکم سەرزەویان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ژیانتان پڕ لە ئاسوودەی و کامەرانی و خۆشی بێ. ئومێ دەکەین سەرلەبەری ژیانتان پڕ بێ لە ئاسوودەی و کامەرانی و خۆشحاڵی نەمڕۆژ لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیدار و خزمەتی عزیز و خۆشەویست دەگەینەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کە بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بابەتی یەکەمی تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەم ڕۆخسە لەسەر پرۆژەی سۆمای چاوان و هاوکاریە بێ بەرامبەرانەی کا پێشکەشی قوتابیانی کەم دەرامەتی دەکەن. پرۆژەی سۆمای چاوان چی کردووە لە چەند شوێن ئەم خزمەتگوزاریانەی هەبوو بۆ خەڵکی فەقیر و هەژار بەبێ لێکدانەوەی باگراوەندی جیاوازی و پرۆژەی داهاتوویان چی دەبێت و پرۆژەکانی ڕابردووشیان جگەل لەم هاوکاری قوتابیانە چیتر بووە. تەوەری دووەم چۆن سوود لە توانا و لێهاتووی منداڵ وەردەگرین. منداڵێک کاتێک دەزانین بەهرەیەکی تەیە چۆن دەتوانین بەهرەکانی منداڵ بەرجەستە بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆنفرانسێک لە شاری سلێمانی ساز کراوە کە لە تەوەری دومی بەرنامەی ئەمڕۆ زیاتر چاوتوێ و بابەتەش دەکەین. تەوەری سێمی بەرنامەکەشمان چەند ڕۆژێکە پێشانگایەکی کاری دەستی لە شاری سلێمانی کراوەتەوە کە چەندین خانم خۆبەخشانە هاتوون کاری دەستیەکەیان پیشان نمایش کردووە و دەیانەوێت لەم ڕێگایەوە کاری دەستی خۆیان نمایش بکەنەوە لە هەروەها داهاتێکیش بۆ خۆیان کۆ بکەنەوە. دەمانەوێت لەو تەوەری سێمی بەرنامەکەمان قسە لەسەرەوە بکەین کاری دەستی و کاریگەری بەسەر داهاتی تاک بە تایبەتی داهاتی خانمانەوە چۆن دەتوانن خانمان لە ڕێگەی کاری دەستی خۆیانەوە بژێوی خۆیان پەیدا بکەن. لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی هەمیشە کە لەلایەن پێیان دەدەمەوە بۆتان ئامادەکراوە زیاتر بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆتان بۆ دەڕازێنینەوە. تەوەری یەکەم یا بڕگەی یەکەمی بەرنامەکەمان وەک هەمیشە پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. بەڵێ خۆشەویستان بڕگەی دووەمی بەرنامەکەمان نرخی دراوەکان و زانینی ئەو ئاڵ و گۆڕ و جیاوازەیە کە بەسەر نرخی دراوەکاندا دێ با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین.
بڕگەی یادەوەری ئەو بڕگەی کە هەرگیز کۆتایی پێنایێت چونکە هەرچەندە کە ژیان بەردەوام بێت مێژوش زیاتر دەنووسرێتەوە و زیاتریش درێژە دەکێشێت. بڕگەی یادەوەری ئاشنامان دەکات بۆ ڕووداوە گرنگانەی کە لە ڕابردوودا لە 22 نۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. با پێکەوە بینەری بین. بیست و دوی نۆی ساڵی 637 بەرپابوونی جەنگی یەکلاکەرەوە و بەناوبانگی قادسیە لە سەردەمی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت و بە فەرماندەیی سەعدی کوڕی ئەبی وەقاس لە نێوان سوپای مسلمانان و سوپای ساسانی ئاگرپەرستەکان و لەو جەنگەدا سوپای ئیسلام سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا و کۆتایی بە دەسەڵاتی ئاگرپەرستەکان هێنا لە عێراقدا و دەوڵەتەکەشیانی ڕوخاند. کاریگەری ئەو جەنگە و سەرکەوتنی مسلمانان بوو سەدام حسێنی سەرۆکی عێراق ناوی یەکێک لە جەنگەکانی دژی کۆماری ئیسلامی ئێران ناونا قادسیە و دەیگوت مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. 22 نۆی ساڵی 680 بە ڕێکەوتنی پێشەوە حوسێنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تالیب لە شاری مەدینەوە بەرەو شاری کوفە بۆ ئاراستەکردن و پێشڕەوایەتیکردنی 18,000 کەس لە یاخیبوونی دەسەڵاتی یەزیدی کوڕی معاویە و هەوڵدان بۆ گێڕانەوەی سیستەمی خلافەت و شورا بۆ سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی کە بنەماڵەی ئەمەویەکان خلافەتیان بەرەو پاشایەتی و بنەماڵەی بردبوو. بەڵام بەداخەوە بەر لە گەیشتنی پێشەوە حوسێنی کچەزای پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت بەیعەتدەران پەشیمان بوونەوە و پشتیان تێکرد و چوونە سەنگەری نایارانی ئیمام حوسێن و بە تەنها لە دەشتی کەربەلا هێشتیانەوە تا شەهیدیان کرد. 22 نۆی ساڵی 1211 لەدایکبوونی گەورە زانە و مێژوونووسی کورد و ئیسلام ئیبن خەلەکان ناوبراویەکێکە لە زاناهەرە مەزنەکانی مێژووی ئیسلام و مسلمانان و توانیوێتی لە زۆر بواردا کتێب و زانستی گەورە پێشکەش بە مسلمانان بکات. 22 نۆی ساڵی 1842 لەدایکبوونی سوڵتان عەبدولحەمیدی دووەم کە ڕۆڵێکی گەورەی هەبوو لە چاکسازی ناودەوڵەتی عوسمانی و سفرکردنەوەی قەرزەکانی سەردەوڵەتەکە و دانانی سنوورێک لە بەردەم پاوەندخوازی و بەرژەوەندەکانی ئەوروپا و جوولەکەکانی جیاندا هەروەها ناوبراو کۆتاهەمین سوڵتانی بە شەرعی مسلمانان بوو کە لەلایەن کودەتای تورکی لاوەوە پەراوێزخرا و کۆتایی بە سیستەمی خلافەت هات لەو وڵاتەدا. 22 نۆی ساڵی 1893 هەڵگیرسانی شەڕی نێوان تورک و کورد و ئەرمەن لە تورکیادا کە بە گەورەترین شەڕ دەژمێردرێت لە مێژووی باکووری کوردستاندا بۆ بەدەستێنانی بەرژەوەندی خۆیان عوسمانیەکان لە یانگری کورد بوون و ڕووسیەکانیش لە یانگری ئەرمەن بوون و سەرنجام قەسابخانەیەکی گەورە لە نێوانیاندا خوڵقا و لەو ساوە ناکۆکی و دژایەتێکی توند لە نێوان ئەرمەن و کوردەکاندا هەیە. 22 نۆی ساڵی 1970 لەدایکبوونی زانە و نووسەر و کەسایەتی و بیرمەندی کاریگەری ئیسلامی گەلی میسر شێخ محەممەد غەزالی لە گوندی باحیرەی وڵاتی میسر ناوبراو لە بواری فکر و بیر و باوەڕی ئیسلامی و تەفسیری قورئاندا زیاد لە 40 کتێبی کاریگەری نووسیون. 22 نۆی ساڵی 1970 ڕاگەیاندنی جەنگی 8 ساڵەی نێوان عێراقیێران لەلایەن سەدام حسێنی سەرۆکی ئەوسای عێراقەوە کە ئەم شەڕە ماوەی 8 ساڵی خایاند. ڕوودانی ئەم شەڕە دوای هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنامەی جەزائیری نێوان هەردوو وڵات هات لەلایەن سەدامەوە بەر لە 5 ڕۆژ واتە لە حەڤەی نۆی ساڵی 1970 لەلایەن سەدامەوە. ئەم جەنگە بە یەکێک لە گەورەترین جەنگە لە ناوبەرەکانی سەدەی ڕابردووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت و زیاد لە 100,000 سەربازی هەردوو لاو خەڵکی سڤیل بوونە قوربانی. سۆمای چاوان یەکێکە لە پرۆژە خێرخوازی و بەردەوامەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ساڵانە لە زۆربەی بوارەکاندا لە زۆربەی کاتەکاندا توانیوێتی خزمەتێکی بەرچاو بە کەم دەرامەت و بێنەوا و هەتیوان و بێنەوانی وڵات بە تایبەت منداڵە چاوگەشەکان بکات و سۆز و خەندەیەکیان پێ ببەخشێت.
و لە وەرزی نوێی خوێندندا توانیویانە کۆمەڵێ لە پێداویستە گرنگەکانی خوێندن بەسەر ئەو منداڵە بێباوک و کەم دەراماتاندا بەش بکەن کە لە بەرامبەر پرۆسی خوێندندا نەیانتوانیوە بە جۆی لە جۆرەکان پێداویستەکان دابین بکەن بۆ لەم بارەوە ڤیدیۆکمان لەسەر ئەو چالاکییان ئامادەی با پێکەوە بینەری ئەو چالاکییان بین. ئێمە وەکو لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان لە درێژی کار و چالاکیەکانمانە پرۆژەی خوێندنەوەی کتێبمان هەبوو لە پرۆژەی خوێندنەوەی کتێبی ئەم جارەمانە پێمان باش بوو کتێبێکی بەڕێز مامۆستا عەلی باپیر بخەینە بەردیدەی خوێنەران. کتێبەکەش هێڵە گشتیەکانی جەماوەری موسڵمان بوو. لە 1/6 ئێمە ناونووسینمان دەست پێ کرد هەتاوەکو 1/7 لە بڵێن هەتا 1/7 ناونووسین دەستی پێ کرد و ناونووسینێکی زۆر کرا. تقریبا زیاد لە 100 کەس بەرەو ژوور بەشداری خوێندنەوەی کتێبەکەی کردو بۆ ئیمتیحانیش 2 نۆماندانا بۆ ئیمتیحانەکە. بەس بۆ مەسلەی ئیمتیحانەکە ڕێژێکی کەم هاتن بەڵام سوپاس بۆ خی گەورە زۆر بەسەرکەوتوی توانیان ئیمتیحانەکەیان ئەنجام بدەن لە 2 نوێیە و کە ئەمڕۆ کەشماندا نابوو بۆ بڵێن پرۆژەی خوێندنەوەی کتێبەکەی ئێمە یەکەم و دووەم و سێمی هەبوو کە گەشتی ئەمرەمان پێکردن. سپاس بۆ خۆی گەورە 3 خوشک توانیان هەتا 4میشمان هەبوو هەر بۆ گەشتی ئەمرە ئەو 3 خوشک و 4 خوشکە توانیان کە ئەو پلێ بەدەست بێن کە ئێمە بتوانین لێرە ئەمە سوپاسی کۆمپانیاکانیش بکەم کۆمپانیای حەج و ئەمرە کە توانیان هاوکارمان بن و پاڵپشتیمان بکەن لە ئەو گەشتەیە بۆ ئەو خوشکە بەڕێزانە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانمانە کە بەردەوامین الحەمدوللا بە خزمەتکردن لە بە هەموو جیلەکان بە خوشکان بە دایکان بە مناڵان بە نێوجوانان بە هەموو جیلەکان لە درێژەی کار و چالاکیەکانمانە ئێمڕۆ سیمینارمان هەبووە سیمیناری مانگانە بۆ بەڕێزان مامۆستا شێخ فاتیح دارەغایی بەوتەیەکی ئیمانی هەروەها بۆ بەڕێز دکتۆر بەختیار تاڵبانی لەسەر نەخۆشی دەرونیەکان بۆ بەڕێز خاتوو دڵسۆز عەزیز بەرپرسی لقی سلێمانی تربواتەکان بڵین بەرنامەکانمان زیاتر بەرنامەکان یعنی لەبەر ئەوە بووە ئێمە ویستومانە لەگەڵ بەرنامەی پرۆژەی کتێبەکەشە کتێبی ئەو کتێبەی کە دامدرا بوو گەشتی ئەمری لەسەر بێت سوپاس بەخوای گەورە کەسانی کە بەشداری کتێبەکە بوون توانیویانە 3 کەسیان الحەمدوللا دەرەجیان بەدەستنەوە گەشتی ئەمریان بەدەستێناوە. بینەرانی عزیزەوەی کە بینیتان یەکێکی دیکە بوو لە پرۆژەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ڕێکخراوێکی خوشکانە تایبەت بە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە چوارچێوەی پلان و کاری تەنها خزمەتکردنە بە خەڵک لە ڕووی پەروەردە و فێرکردن و لە ڕووی ئەوەی کە تەنانەت لە بیری قوت و بژێوی ژیانی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتە بە چەندین جۆر پرۆژەی جیاوازەوە بۆ قسەکردن بە تایبەتی لەسەر پرۆژەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و هەروەها بە تایبەتیتر لەسەر پرۆژەی سۆمای چاوان بە میوانداری زۆر بەڕێز خاتوو بەیان محەممەد سەرپەرشتیاری سۆمای چاوان لە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان قسە و گفتوگۆی زیاتر دەکەن و شەنوکەوی پرۆژەی سۆمای چاوان زیاتر دەکەین. خاتوو بەیان بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین سۆمای چاوان
هەر ینی پرۆژە گەورەکەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە یاخۆت یەکێکە لەو پرۆژانەی کە خزمەتی خەڵکی پێ دەکەن. زۆر سپاس بە بەرنامەکەتان، سپاسی بەرنامەی پەیامی ڕۆژەکەم کە توانیمە بتوانم لێرە تیشکێ بخەمە سەر کار و چالەکەەکانی لقی سلێمانی بەگشتی و سۆمای چاوان بە تایبەتی. سەرەتاش پێم خۆشە دەستپێکی ساڵی نوێ خوێندن پیرۆزبایی ئاراستی سەرجەم خوێندکارەکانمان بکەین. هیوادارم ساڵێکی پڕخۆشی و کامەرانی بێبوویان و بتوانن قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتوی بەسەر بەرن. پاشانیش پێم خۆشە لێرەوە ئەوە بڵێم لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی وێنەی دایکێک باوەشی کرێتەوە بۆ هەموو چین و توێژێک، چینی هەژاران، چینی بێباوکان، چینی ئافرەتان بەگشتی و هەروەها مناڵان گەنجان. ئەمەی کە ئێستا بینرا بەڕاستی چینی ئافرەتان بۆ پەروەردەکردن دانانی کتێبێک بوو بۆ خوێندنەوە و پاشانیش تاقیکردنەوەیان تیا کردووە، سەرکەوتنیان بەدەستێناوە کە وابزانم 5 سەرکەوتویتیا بووە کە توانراوە خەڵات بکرێن بە بردنیان بۆ گەشتی عومرە. بەڕاستی ئەوە جێ دڵخۆشیە کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی تایبەتی لقی سلێمانی توانیوێتی ئەو خەڵاتە گەورە پێشکەش بە و خانمانە بکات کە لەو ئەچێت تامەزروی ئەوێ بن بەڵام نەتوانن وەکو خۆیان بچن، بەڵام ئەمان وەکو دیاریەک ئەویان بۆ دیاری کردووە. پاشانیش ئێمە وەکو لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پرۆژەیەکی گەورەمان هەیە کە پرۆژەی سۆمای چاوانە. سۆمای چاوان دەستپێکی کاری سۆمای چاوان لە یەکەم ڕۆژی زستانی ساڵی 2007ەوە کارمان کردەوە بۆ خزمەتکردن و هاوکاریکردن و گرنگیدان بە تواناکانی مناڵانی بێباوک. چکە بەڕاستی مناڵی بێباوک بێبەشە لە زۆر شت. ئێمە توانیمانە پشت بەخوای گەورە ئەو کەلێنیان بۆ پڕکەینەوە، هەم هاوکاری مادی ماڭانە، هەم گەشت و سەیران، هەم کردنەوەی خۆل، هەروەها ئیتر هەموو ئەو پێداویستانی کە ڕۆژانە مناڵ پێویستێتی. ئەگەر بێمە سەر تەوەرەی یەکەم ئێمە لە ساڵی 2007ەوە کە مانگی زستان بوو دەستمان کرد پرۆژەکانمان خستە بەر جێبەجێکردن ئامانجەکانمان کە یەکەمیان دڵخۆشکردنی مناڵان بوو. بیرمان لەوە کردەوە چۆن ئەم مناڵانە دڵخۆش بکەین. ئەویش دڵخۆشکردنی مناڵەکان بە بردنیان بۆ گەشتێک. گەشتیش دیارە ئەگەر بتەوێت لەسەر ئەرکی مناڵەکان نەبێت یان خانوادەکان نەبێت تێچوونێکی هەیە. لێرەدا سوپاسی خێرخوازانەکەین بەڕاستی بەدەمانەوە هاتن توانیمان گەشتێک بۆ 300 مناڵ و خانوادەکانی ئەنجام بین لە 15 ئەم ساڵە کە زۆر دڵخۆش بن. بەڕاستی ئەمە وا هەستاکەم یعنی فرسەتێکە بۆ ئەو مناڵان و دڵخۆشکردنیان کە بێبەشن لە گەشت و سەیران. چکە بەڕاستی کە مناڵ باوکی نەبوو دایکیش ناتوانێت حەقی خۆی پێبات. چکە لە کۆمەڵگایە کاژین لەو ئەچی ئەگەر دایکەکە مناڵەکان بەرێ بۆ شوێنێک لەو بترسەیەکێ بڵێ ئەها هاوسەری لە ژیانە نەماوە چۆن خۆشی دەرەبڕێ. عنی وامان لێ هاتووە مناڵەکان و خانەوادەکان بێبەش بوون لەوە. بەڵام ئێمە سپاس بۆ خۆی گەورە و سۆمای چاوانی لقی سلێمانی ئەو کەلێنەمان بۆ پڕکردوونەتەوە. ئەمە لە بڵێ زستانە کە پلانمان دانا بۆ بەهار کە گەشتمان پێکردوون. لە بەهاریشە پلانمان داناوە بۆ ئەوەی بتوانین لە هاوینە شتێک بکەین. ئەو کارێک کە ئێمە کردمان لە هاوینە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری مناڵان. چونکە بەڕاستی ئەو مناڵانە ئەگەر ئاستی هۆشیاریان بەرز نەکرێتەوە بێبەشن لە زۆر شت کە مناڵانی تر پێی گەشتون ئەمان پێی نەگەشتون. ئەویش هەستاین بەکردنەوەی خولێکی تایبەت بە مناڵانی سۆمای چاوان. سپاس بۆ خۆی گەورە خولێکی دوومانگیمان بۆ کردنەوە لە یەکی حوتەوە هەتاکو یەکینەوە. ئەم خولا پێکاتبوو لە چەند وانەیەکی بەسوود بۆ مناڵەکان و هەروەها لەلایەن کۆمەڵی مامۆستای بەتوانە و شارەزا وترایەوە. ئەو خولەشمان کە تایبەت بۆ مناڵانە سپاس بۆ خۆی گەورە ماوەی ئەو دوومانگە توانیان زانستێکی باش پەروەردەیەکی باش وەربگرن لەو مامۆستا بەڕێزانە. تێوە جگە لەوەی کە لە خەمی گیرفان و قوت و بژێوی ژیانیان لە خەمی پەروەردەی منداڵەکانیشمان یعنی ئەوە خاڵی یەکەمی کارمانە. چکە بەڕاستی تۆ مناڵ پەروەردە نەکرێت با گیرفانی پڕ بێت. یعنی هیچ سوودێک ناگەێنە بە کۆمەڵگا. ئێمە ئەمانەوێت ئەو مناڵانە کۆمەڵگایەکیان لە کۆمەڵگایە عنی سوودمەند بن وەکو مناڵانی تر بێبەش نەبن لە زۆر شت.
لەبەرەوە ئێمە هەڵسەین بەکردنەوەی ئەو خولەش دیارە 140 منداڵ تیا بەشدار بوو لەگەڵ ئەوەیە ئێمە هەر لە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی خولەکانمان بڵێ 2 خولمان کردەوە خولی سۆمای چاوان بەجیا بۆ مناڵان لە یەکی سەرەتاییەوە هەتاکو نوێی بنەڕەتی خولێکی ترمان کردوێتەوە بۆ خولی ڕێیانە و شەر تایبەتە پرۆژەیەکی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سوپاس بۆ خۆی گەر ئەو بۆ گەنجانە بۆ کچانی گەنج ئیتر لە تەمەنی دوای 15 ساڵی و هەتاکو 19 ساڵ 20 ساڵیشی تایە ئەو خولانە بەڕاستی زۆر سوودی هەیە بۆیان لایانی پەروەردەی لایانی زانستی لایانی زۆر شت فێرە بن کە بەڕاستی هەستەکەم یعنی بێبەشن من خۆم کە دواندوو من ئەو مناڵانە بە تایبەت توێتی خۆشترین پشوو ئەم پشووە بووە چکە بیرمان کردەوە مناڵ ناتوانێت بچێتە خولەکانی دەرەوە هەمووی بەپارەیە هەمووی گرانە ئەمانش گیرفانیان بەتاڵە بەڕاستی ئەگەر خێرخواز نەبێت و لە ڕێ ئەم ڕێکخراوانەوە نەتوانن کۆمەک بکرێن هیچ شتێکیان نییە ئێمە خۆمان تێکەڵیان بووین ئەزانین معاناتیان چییە ئەو بابەتە پەروەردەیانەی کە پێیان دەڵێنەوە زیاتر چی و چین بەڵێ بابەتی پەروەردەی ئێمە قورئان و تەجوید ئەوە خاڵیەکەمانە چکە بەڕاستی هەموو مناڵێک پێویستە قورئان و تەجوید بزانێ دوای ئاداب و خوڕەوشت دوای ئەوەش عەقیدە و بیر و باوەڕ بەڕاستی ئەگەر عەقیدە و بیر و باوەڕ و ئاداب و ئەخلاقی جوان بێ کۆمەڵگاش بەرەو پێشەڕوا لەگەڵەوەشتا زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی کە زۆر مناڵ هەبووە نەیتوانیوە هەر لە قۆناغی قوتابخانە فێری ئەوە بێ ئێمە مامۆستای بەتوانەمان بۆ هێناون ئەو بۆرانەمان بۆ پڕکردوونەتەوە چۆن پرۆژەکانتان جێبەجێ دەکەین ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە ڕوون و ئاشکرای ئەگەر داهاتێکیان نەبێ یا سەرچاوەیەکی داراییان نەبێت تەنها کۆمەڵ ئیسلامیەکە هاوکاریان بکات و دۆزەی دارایی بۆ منە کۆمەڵ ئیسلامیش دیارەکە چۆنە ئێوە چۆن دەتانەوێ یا چۆن دەتوانن و پلانەتان جێبەجێ بکەن بەگرتنی مامۆستایەک کە دێت وانە دەڵێتەوە بە ڕەنگە هاتوچۆی خۆتان بەو چەند کاتژمێری کە قوتابیان لەوێ دەمێننەوە لە هەمان کاتیشدا چۆن هاوکارە مادیەکە پێشکەش بە منداڵان دەکەن کە بێ سەرپەرشتن کە ئەوانی کە تایبەتن بە سۆمای چاوانەوە بەگشتی دیارە ئەم پرۆژانەی کە ئێمە جێبەجیانەکەین سەرەتا پشت بەخوای گەورە پاشان خێرخوازان چکە خێرخوازان هۆکارن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پلانەکانمان جێبەجێ بکەین ئەگەر ئێمە خێرخواز یارمەتیمان ناتوانین بۆ نمونە گەشتێکی 300 مناڵ و خانەوادەکانیان بکەین کە ئەو گەشتا بەڕاستی 2 خێرخواز لە ئەستۆی گرت بوو هیچ مەسرەفێ نەچوو بۆ سەر نە مناڵ نەخانەوادەکەی بەس ئەوە نەهاتبوو گەڕایەوە ینی سواز بۆخوای گەورە توانیمان لەو گەشتەیە خواردنی دووژەم ینی پاسگرتن ئەوانە هەمووی لەسەر ئەرکی خێرخوازانە ئەمە ئەو خولەکانش بە هەماشەوە خولەکان ئێمە مامۆستاکان خۆبەخشانە خواجەزای خێریان باتۆ ئینشاءالله بەردەوام بن لەسەر ئەو کارە خێرخوازی خۆبەخشیانە چکە ئەگەر لە ناو کۆمەلگایەکی ئاوا کەسی خۆبەخش هەبێ بەڕاستی چینی فەقیر و هەژار و هەتی و ینی پەکی ناکەوێت بۆ هیچ شتێک ئەم مامۆستایانە خۆبەخشانە وانی خۆیان وتوێتەوە هەموو ڕۆژێ لەسەر ئەرکی خۆیان هاتوون و گەڕاونەتەوە لەگەڵ ئەوەشە ئێمە ئەو مناڵانە هەر یەکە و لە گەڕەکێکن ینی ئەوە نیە تۆ بڵێ لە قوتابخانەیەک بێ ئەلەم گەڕەکە بەس مناڵی ئەم دەورە وەرگری ئێمە مناڵمان هەیە لە ڕاپەڕین مناڵمان هەیە لە بەکرەجۆ هەمانە لە تانجەرۆ هەمانە لە ناو شار ئیتر هەر یەکە و لە شوێنێک ئەمە پاسی تایبەتیمان بۆ گرتوون بە پێی گەڕەکەکان دابەشمان کردووە پاسەکان ئەویش هەر خۆمان مەسرفمان کردوون یانیەوە نیە بە خۆڕایی بەڵام ینی یارمەتیان یاینتوانە مادەم بۆ مناڵی بێ باوکە بەڵام لەگەڵەوەشە کری خۆیانمان بۆ داناون و مناڵیان بۆ هێنان و گەڕانەت لە وەرزی نوێی خوێندندا بێگومان ساڵانە بەشێ لە خێزانەکان بەهۆی کەم دەرامەتی و نەبوونیەوە لەوە چێ ڕوبەڕووی جۆرە لە فشارە بنەوە بۆ بەهۆی دابینکردنی پێداویستیەکانی خوێندن هەم لە قرتاسیە لە کتێب لە جلوبەرگ لە پێڵاو لە زۆرشتی دیکە سۆمای چاوان ئەم ساڵێەوە چیتان کردو چە خزمەتێکتان بە قوتابیانی بێباوک و کەم دەرامەت کردو ئێمە لە کۆتایی خولەکەیە دیارە ئاهەنگێکمان ساز کرد ئاهەنگەکە بە هاوبەشی هەردوو خولەکە بوو خولی سۆمای چاوان و خولی ڕێیان پێشوەخت بۆ ئەوی کە ئەو مناڵانەیە ئەوێ ئەبێ بڕوانامەیان پێ بدرێ بڕوانامەکەش خۆشە هەدیەکی لەگەڵا بێ یەکەم و دووەم و سێم دیاری تایبەتیان هەبووە لەگەڵ ئەوەشتا دیارەکانی وەکو ئەوانی تر پێداویستی قوتابخانە هەر لە جانتا لەگەڵ دەفتەر قەڵەم ئیتر ئەوەی پێداویستی ساڵی نوێ خوێندن بێ لەنا ئەو جانتایانە بۆمان داناون و پێشکەشمان کردوون دیارە ئەمە لە ڕێی خێرخوازانە 2 خێرخواز 3 خێرخوازمان بەسەر کردوتەوە پێمان وتون شتێکی ئاوایە بەڵام ئەگەر زیاتر بێت بێگومان بەشی هەموو مناڵەکانەکە بە زیاشەوە بەڵام لێرە ئێمە توانیمان ئەو مناڵانی کە بەشداربووی خولەکەن ئەو پێداویستانیان بۆ جێبەجێکەین بەڵام دوای ئەوەش هەر وازمان نهێناوە مناڵانی ترمان زۆر ئێمە 200 مناڵمان هەیە بەس کافیلیان هەیە کەفالەتیان ئەکەن ماڭانە
ئەو مناڵانش داوامان کرۆ لە خێرخوازان کە قەرتاسیە و پێداویستی قوتابخانەمان بۆ بێن و دابەشیکەین بەسەریانە. وابزانم ئاهەنگەکەش بینرا و کە ئاهەنگێکی زۆر سەرکەوتو بوو بۆ ئەو مناڵە نازدارانە و بڕوانامان یاوە پێیان و لەگەڵەوەشا دیاری تایبەتیان بۆ دابین کرابوو. جگە لەو مەراسیمە لە لەقەکانی ترەوەندەی زانیاریتان هەبێ پێداویستی خوێندن بە تایبەتی جلوبەر کێسەر دیاری کراوە کارگاز ژاماژوی پێکردی بە حتمما جۆرێک لە جلوبەرگیان بۆ بکڕێ دایک و باوک. ئێوە چۆن هاوکاری قوتابیان دەکەن یا خۆت پلانی تازەتان چی هە لە داهاتوودا؟ ئێمە بۆ ئەو ساڵی نوێ خوێندن ئەوە وتم دیاریمانیاوە پێیان بۆ ئەمانی تیشمان ئامادە کردووە ئەمڕۆ ئینشاڵڵا دابەشەکەین بەسەریانە لەگەڵ هاوکاری مانگەکەی خۆیان مانگی نۆ لەگەڵەوەشە بۆیە هاوکاریمان خستە پێش وەخت چکە بەڕاستی هەموو مناڵک پێویستی بە چوونە بازارە بە تایبەتی بۆ کڕینی پێداویستی ئەوەی کە ئێمە بمان کردوون تەکمیلی ئەوەش دیارە پێویستیان هەیە بڕێ پارە دابین کراوە بۆ ئەو مناڵانە و دایکەکان بیان بن لەو بڕەپارەیە دیاریشان هەرە دەنێت لە پێداویستەکانی خوێندن. بەڵێ ئێمە ئەوە هیچ جانتا و پێداویستی قوتابخان دابین کراوە بۆ جلوبەرگ ئێمە جلوبەرگەکان وەکو ساڵان نییە زەی مۆحەد بۆ هەموو قوتابخانەیە یەکشت بێ هەیە ڕەش و سپیە هەیە ڕەساسی هەر یەکە و ناوێکە لەبەرەوە نەمانتوانێت جلەکە بۆیان بکڕین هاوکاریەکەمان کردوون بۆی خۆیان جلەکە بکڕن و بیان دێنێ. زۆر باشە. پرۆژەتان چی هەیە؟ پرۆژەی ئێمە بەتایبەتی لە خزمەتی قوتابیانی هەژار و کەم دەرامەتەوانەی کە تایبەتن بە سۆمای چاوانەوە. ئێستا ئێمە ئیتر سەرەتای پاییزە هەمومان نزانین بەرەو سەرما ڕۆین پرۆژەمان ئەوەیە هەوڵ بین چۆناڵی گەرمکردنەوە یاخود پۆشتەکردنەوەی ئەو ماڵە سارد و سڕانە بەڕاستی چیتە ماڵی وایە زۆپە هەڵ ناکڵێ نەوتم نییە ئەچیتە ماڵی وا هەیە مناڵەکە جلێکی وای لەبەران نییە کە هیزستان بێ دیارە نیەتی بۆی نەیپۆشیوە دیارە پێداویستی بڵۆ سوتەمەنیەکەی نییە بۆیە زۆپاکەی کوژانەتابیەکە هێشتا جلی هاوین لەبەرەکە بێگومان ئێمە لێرە پرۆژەمان هەیە بۆ زستان کە کۆکردنەوەی هاوکاری لە ڕێی خێرخوازانەوە بۆ کڕینی جلوبەرگ بە تایبەتی بۆ مناڵانە و هەروەها پێداویستی سوتەمەنیش تۆ پتێونەتێ ئەگەر جلیکانەی نەوتیش بێبی بۆ ماڵە بەشی هەفتەیەکی کات ئەگەر بانگواز دەکەن بۆ پرۆژێ بەڵێ لێرە ئێمە ئیشمان لەسەر کردو لێرەشە بانگواز دەکەم بۆ ئەو کەسانی کە هاوکاری مناڵانی بێباوکەکەن بە ئەو ماڵە ساردوسرانە گەرم بکەینەوە بە هەمومان یعنی بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو خێرخوازانە هەموو خێرمەندانە هەموو دەوڵەمەنانە یعنی بۆ تۆ بچیت ماڵی خۆ گەرم بکەیتەوە سێرەکەی دراوسەکەت مناڵێکی هەتیوێ باوکی نییە ماڵەکەی سارد و سربێ ینی چۆن ویژدانە قوبوڵەکە یعنی پێم خۆشە لێرەوە هەموو کەسێک دەستی یارمەتی بۆ ئەم پرۆژە خێرخوازانە درێژکە پرۆژەی سۆمای چاوان کە پرۆژەیەکی 12 ساڵ لەمەوە پێش دامەزراوە کارەکە بۆ خزمەتکردن و هاوکاریکردن و گرنگیدان بە مناڵانی بێباوک لە ڕێی خێرخوازانەوە یعنی هیچ سەرۆت و سامانێکی نییە خۆی تەنها خێرخوازان خی گەورە پاداشتیان زۆر زۆر بە کورتیە گەر پێمان بڵێ چەند منداڵی هەتیوتان لایەوە ئێستا مانگانە چەند وەرەگرن یا مانگانە چەند منداڵ پارە وەردەگرن. ئێمە لە لەقی سلێمانی سوپاس بۆ خۆی گەورە 350 مناڵمان هەیە لەو 350 مناڵە 200 مناڵیان کافلی تایبەتی خۆی هەیە هەموو مایە پارەکەی ئەیاتێ بەڵام ئەوانی تریش بە پێی وەرزەکان بە پێی پێداویستی کە نزیکە بێتەوە بۆ مەسە ساڵی نوێ خوێندن هاتووە تا پێشەوە پێویستە ئەگەر لە گیرفانی خۆشمان بێ بۆیان دەستەبەر بکەین چکە پێداویستی زۆریان هەیە توانیمانە ئەوەش ئیشی لەسەر بکەین هەڵبەتە هەر کاری خێرخوازی هەر خێرخوازان یارمەتیمانێن دەستیان خۆش بێ زۆر سپاسیانەکەین داواکارم لەخوای گەورە بەرەکەت بخاتە سەرۆت و سامان و تەمەنیانە بتوانن زیاتر خزمەت بە چینی مناڵ بکەن بە تایبەتی هەژاران بێباوکان کەم دەرامەتان کە وڵاتەکەمان پڕ بووە لەو چینە یعنی زۆر جارەیە من لە ماڵی خۆمەوە سێری خۆمەکەم لەوە چێ منوەز ئەم باشێ یەکێکی تر وان نەبێ بەڵام ئەها چۆنەڵە تێراگای لە برسینێ بەڵام ئینشاءڵڵا ئەم خێرخوازانەی ئەم شارە خۆشەویستە هەمووی ئاگای لە هەژارانە چکە ئێمە ینی پەرەمان بەکارەکەمانیەوە ئەگەر وانە بواە لە 2007ەوە هەتا ئێستا ئاینەکسی هێنا ئەگەر خێرخوازان هاوکاریان نەکردین پرۆژەی سۆمای چاوان ئەو دەستە میهرەبانەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە کە دەیهێنێ بەسەر سەری منداڵی هەتی و بە تایبەتی
هەژار و کەم دەرامەت لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بۆی هەر خێرخوازێک کە بیەوێت لەم خەیرە نەبڕاوەیە سوودمەند و بەشدار بێت دەتوانێت هاوکاریەکانی بگەنێتە لقیا هەر شوێنێک کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لێبێت بۆی کە بەشدار بێت لەو خێرە و لەو خێرە نەبڕاوەیە بە تایبەتی لە دۆخی ئێستی هەرێمی کوردستاندا کە خەڵک وە بە تایبەتی بێسەرپەرشتان لە دۆخێکی خراپی داراییدا دەژین. زۆر سپاس بۆ خاتوو بەیان محەممەد سەرپەرشتیاری پرۆژەی سۆمای چاوان لە لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی. سپاس. بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان شار دەبینەوە لەگەڵمان بەردەوام بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە پۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و ترینین ئەکادمی بە هاوبەشی کۆنفرانسێکیان بۆ ناساندن و دەرخستنی بەهرەی مناڵان و لێهاتووی مناڵان ساز کرد. ئێمەش لەو بارەیەوە فیتێکمان ئامادە کردووە لەسەر سەرپەرشتیاران و ئامادە بووان وە ئەو منداڵە خاوەن بەهرانەی کە لەو کۆنفرانسدا ئامادە بوون با پێکەوە بینەریە و فیتێ بین.
میوان ئازیەکانم من ناوم محەممەدە بەشداربی خولی بەرێ مناڵانم ئەمڕۆ باسی بابەتێک دامۆ دەکەم بە نامنیشانی مامەڵەی منداڵ لەگەڵ دایک و باوک. دایکە باوکە من ئەو منداڵە بێ ئەزمموی ئێوەم کە هیچ کاتێک هیچ شتێکم نەدەزانی هیچ شتێکم نەدەکرد ئەو ئێوە بنکە هەموو ئاکارەکانتان فێر کردم نەم دەزانی بڕۆم فێر ڕۆشتنتان کردم نەم دەزانی قسە بکەم فێرە قسەکردنتان کردم نەم دەزانی نام بخۆم نانتان پێدام من ئەو منداڵم کە ڕاستۆڵەکان لە یەک ژیان نەئەکردەوە ئێوە بنکە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵمدا بوون بیرتانە کاتێک دەکەوتم خۆم بە زووترین کات هەڵدەسامەوە ئازارم دەگەشت برینار دەبم بام هەڵی خۆم بۆ دا و کۆڵم نەدایە. دایکە باوکە ئەگەرەتانەوێت ڕازگۆ بم ڕازگۆیی تۆم بەسە ئەگەرتانەوێت متمانم بە خۆم بێ متمانم پێ بکە ئەگەرەتانەوێت میرەبان بم میرەبانی تۆم بەسە ئەگەرە تێ خۆشەویست بم خۆشەویستی خۆتم پیشان بە ئەگەر دەست خۆش ئافرین دەستەکان خۆش بە ئومێدی ئینشەڵاوی کە ببیتە یەکێک لە وتار بێژ و ڕەوان بێژ و مەبەلیغەکانی کورد و هەمیشە لە لووتکە تا بتبینین. بەڵام گرنگ ئەوەشە جگە لە ڕوان بێژیەکەی و قسەزانیەکەی کردارەکانیشی لەگەڵ وشەکە بۆ ڕیز بکوانێک کاک محەممەد. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان لەسەر ئەوەیە کە چۆن سوود لە توانا و لێهاتووی تایبەتی منداڵان وەردەگرین بە تایبەتەوە کۆنفرانسی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی بەڕێوە چوو ناوەڕۆک و قسەکردن بوو لەسەر ئەوەی یا پیشاندانی لێهاتووی و بەهرە و توانەکانی منداڵان بوو لەم تەوەرەیە گفتوگوی زیاتری دەکەین لەگەڵ خاتو گوڵان ئەنوەر سەرپەرشتیاری یەکەمی کۆنفرانسی منداڵان وەروەها کاک محەممەد بنار یەکێک لەو منداڵانەی کە خاوەن توانا و لێهاتوویەکی تایبەتە کە ویش دیارە بینێمە لە ڕەوانبیژی و لە ئەم ڕەوانبێژیش دەبێتەوە هۆکاریەوەی کە پەروەردەیەکی جوان و ڕەسەنی کوردەواری وەربگرێت. دەچینە لای خاتوگوڵان خاتوگوڵان بەخێر بێن ئەگەر لێەوە دەست پێ بکەین لە ئێستادا تا چەندە پێویستە کە بیر لەوە بکەینەوە ئیدی توانای منداڵەکانمان پیشان بدەین توانەکانیان بەرجەستە بکەین. ئێمە لە ئێستادا کار لەسەرەوەکەین کە ئەبێت توانەکانی مناڵ لەو قاوغایانەی شارینەوە کە مناڵ بڵێ مناڵە نابێت قسە بکات مناڵ ئەبێ دنیای خۆی ببینێ ڕاستە مناڵە لە دنیای خۆیەتی بەڵام ئەبێت کار بکەین لەسەر ئەوەی مناڵ بتوانێت دەربڕینی خۆی هەبێ داواکاری خۆی هەبێ هەم لە دایک و باوک هەم لە بەرپرسەکانمان ئێمە ئەبینین و ئەبیستین کە بە مناڵەکەڵێت تۆ مناڵی تۆ نابێت قسەکەی بەڵام پێچوانەوە لە چەندەها وڵات بینیمانە تەن هەر مناڵە گۆڕانکاری کردو لە وڵاتانە با ئێمەش بێبش نبین کوردستان بەشێکیش بێ لە وڵاتانەی کە بتوانین کار لەسەرەوەکەی مناڵەکان ئەدای خۆیان دەربڕن کاری خۆیان بکەن ئیشی خۆیان هەبێت جێگادەستی خۆیان دیار بە لە وڵاتە وەکو وڵاتانی تر ئەمە ئاسانە هەرەوەندە مناڵەکەت بجوڵین تۆ بڵێ قسە بکە بەم شێوازە یاخود ناڕێ کاری تایبەتی هەیە دەبێت کاری لەسەر بکەی منداڵ چۆن وا لێ بکەین بەگشتی کە توانەکانی بدۆزینەوە توانەکانی بەرجەستە بکەین ناوێ بەڕێکاری خۆی بێت چکە ئەزای مناڵ ئەبێ ئازادی قسەی هەبێ بەڵام لە سنووری خۆیانەک ئەمە ئەبینین چەنها ڤیدۆ هەیە هی مناڵ سنووری تێپەڕانەوە بۆ ڕکلام بەکارێت ڕاستە باشە بەڵام ئەبێ سنوورەکانی خۆی دیاری بکرێت کاری لەسەر بکەی مناڵمان هەیە شەرمنە ئەمە توانین بە چەند خەتواتێک وەلو مناڵەکەین ئەو شەرمەی نەمێنێت کە بتوانێت لە بەردەم کامەرا و لە بەردەم خەڵکە قسە بکات ڕێگا هەیە ئەتوانین بەڕێگەکان کاری لەسەر بکەین زۆر باشە ئەگەر هاوکارانیشمان یارمەتیمان بدەن لە گواستنەوەی پاشتری ئەو ڤیدیۆی کە لە نێو هۆڵی ڕۆشنبیری ئامادەکراوە ئێستا ئەگەر پاشتر بۆمان ئامادە بکەن سوپاسیانەکەین محەممەد جەنابێت یەکێک بووی لەوانەی کە لە هۆڵی ڕۆشنبیری لە بەردەم ئەتوانین بڵێن هەزارەها کەس ئەو ڕۆژە بە زمانێکی فەسیح و ڕەوانبێژانە توانیت قسە بکەی و پەیامێک بگەینی بە باوکان و دایکان واتەوە تەنها قسەی تۆ نەبوو بۆ دایک و باوکی خۆت ئەوە پەیامێکی مناڵانە بوو کەوا پێویستە دایک و باوک بۆ جۆرە سەیری منداڵ بکەن و گوێر لە داوا و خواستەکانی منداڵ بگرن ئەو وتارت لە چێوە سەرچاوێک تو یا بۆچی تۆ و تەوەرێت هەڵبژاردن من حەزم لەو وتارە بوو وەروەها ئەزام کە سوودێکی زۆری ئەگەێنێ بۆ مناڵ ئەگەێنێ بۆ هەموو ئەو لە بەردەم چەند کەسە قسەم کرد ئەگەێنێ سوودەکەم ئەگەێنێ بۆ هەموو خەڵکە وەروەها هیوادارم لە ڕێی بەرنمەکانی ئێوە بگات بە زۆرینەی خەڵکی تریش چۆن هەستت کردکەوە تۆ بەهرەی زمانزانی یا بەلاغەت و ڕەوانبێژی تایە و ئەتوانی بە دەربڕینێکی کەم یا بە کۆمەڵی قسەی کەم بتوانی گەورەترین پەیام بگەین مەبەستمەوەیە تۆ چۆن زانیت کەوا قسەزانێکی سەرکەوتوی ئێستا هەر لە یەکێ لە پرۆژەکانی ترین ئەکادمی بریتی بوو لە وەکۆڵی کارکردنەوەی لە فامیلی مۆڵ کرا
کۆمەڵێ لە مناڵەکان کاری دەستچنی و شیرینی و کتێب و نووسینی خۆیانیان پەخشە کرد و لەو ڕێگەی ئەیان فرۆشت فێری تەعامل و بازرگانی و جۆرە لە بزنسە بوون بەڵام ئەوەی ئێوە زیاتر وتاربێژی و ڕەوانبێژی بۆ ئەو ڕۆژەکە لە هەڵی ڕۆشنبیری کرا تۆ چۆن زانیت کە ئەو بەهرەیەت تایە؟ من ئەو بەهرەیەم نەبوو یەکەم جار کە چوومە ئەو خولەوە ئیتر مامۆستاکان لەگەڵم بوون هاوکاریان کردم ئیتر ئەوان لەگەڵم دابوون و فێریان کردم کە چۆن ئەم وتارە بڵێم یەکەم جار ئەگەر لە شوێنە بمایە شەرمە کرد بەس ئێستا وام لێ هاتووە کە ئەو شەرمەم نەماوە لێرە تۆزە شەرم پێوە دیارە چی هۆکاری کامێرەکان یان ئێمن لە ئێمە شەرمەکەیە لە کامێرەکان زۆر باشە خات و وڵان پرۆژەی ترتان چی هەیە یاخود چۆن لە وانەکانتانە دەتانەوێ وا لە منداڵ بکەن کە توانەکانی دەرکەوێت بۆ نمونە چۆن دەزانن ئەم کوڕە ڕەنگە لە ڕەوانبێژ و وتاردانە باشبەیەکێکی تر لە دەستچنین و لە دروستکردن یا لە کاری دەستیە زیرەکتر و دەست ڕەنگینترە چۆن ئەمانە دایکواک دەبێت بزانێ منداڵەکە لە چه بابەتێکە توانای هەیە ئێمە پێش دەستپێکردنی خولی بەهرێ مناڵان هەرچ مناڵێک کە ناو بنووسێ بۆ خولەکەمان فۆرمێکمان هەیە پڕێکینەوە بەجیا پرسیار لە مناڵەکە ئەەکەین و بەجیا پرسیار لە دایکەکەین حەز و خولەکانی ئەو مناڵانە وەرەگری مناڵمان هەیە توانای دەربڕینی هەیە بەڵام مناڵیشمان هەیە توانای نووسینی هەیە مناڵمان هەیە ئیشی دەست ئەکە حەزەکانیان وەرئەگرین ئێمە لە ناو خولەکە وانەیەکمان هێنای هوەری دەربڕینە کە بە چەند سەعاتی ئێمە بۆ مناڵە ڕائهێنین چۆن بتوانێت ئەدای خۆی دەربڕێت چۆن بتوانێت لە بەردەم خەڵکا قسە بکات وانەکانمان زیاتر پەروەردی لە ناخولی بەهرێ مناڵانە زۆر باشە دەچینە لای ئەو ڤیتەی کە ڕۆژی پێمە بێت چوارشەمبێ ئامادەمان کردووە لەسەر ئەو کۆنفرانسەی ڕەخساندن و دەرخستنی بەهرەی مناڵان و توان لێت و لێ هاتوویەکەیان با پێکەوە بینەری ڤیتیەکە بین. ئەمانجێم کۆنفرانس ئەوەیە کە مناڵەکان وا لێ بکەین خۆیان لەسەر زاری خۆیانەوە داواکاریەکانیان بگەێنە بەرپرسەکان حکوومەت بیانگەێن لە دایک و باوکیان بگەێنە لایەنی پەیوەندیدار و میدیاکان بیانگەێنە هاوڕەکانیان کە چ پامێکیان هەبێت لەسەر زاری خۆیانەوە داواکاریەکانیان پێشکەشە بە بەشداربووانەکەن. ئەمڕۆ بۆ یەکەمین جار لە شاری سلێمانی و لە کوردستان و عێراقدا بۆ یەکەمین جار کۆنفرانسێکرێت لە مناڵان ئێمە کۆنفرانسمان بینیوە هەموو جارێک گەورە قسە بۆ گەوراکە بەڵام ئێمە ئەم جارە هاتین پێچەوانەمان کردەوە کۆنفرانسەکەمان مناڵ باسی هەنێک بەها ئەکا هەنێک پەیامی هەیە بگەێنێ بە گەورەکانمان یەکێ لە پانەڵەکانمان کە باز ئەکرێت دوو پانەڵمان هەیە لەم کۆنفرانسێک پانەڵ یەکەممان 4 مناڵ بەشدار بێت و پانەڵی دووەممان 3 مناڵ بەشدار بێت. دایک و باوک بە ناوی پارێزگاریکردن لە مناڵ تەداخولی مستەقبەلی شێکا مستەقبلێک نا من قسەکەم ئەوە نییە کە ئەگەر شتێکی ناتەندروستی کرد خواردنێکی خوارد نەخۆشکە و خۆی هەڵایە خوارەوە دەستی نەگری ئێمانە ناڵێن هەندێک شتێ ئازادی مناڵە بۆی شەرحکە بزانە کامیان هەڵبژێرێ تایبەتی کە کات تەمەنی 11 ساڵ زۆر بە ئاسانتر لەو تێگا ئەگەر ئێمە پەیوەندەکەمان لە سەرەتایە جوانتر دروست کرد بێت لێمان تێگا بۆیە لە ڕووی دەرونیەوە زۆر گەرەنگە ئێمە احتیمام بەوە بێ مناڵ فێری بە قسە بکە ڕای خۆی بڵێ چەند سەر ستەیج شت بڵێ ئەوەی ناخی بڵێ ئەمڕۆ مناڵەکان ڕاستە ئێمە تەدریبمان پێکردووە بۆی قسە بکەن بۆی نەترسن بەڵام زۆربەی قسەکان لە ناخی خۆیانەوە دەرنووسیانەتەوە و تویانەتەوە چەند جارێک اینجا وتویانە بۆ ئێمە کەواتە بۆیە قسەکان لەگە دیقەتتان نابێت زۆر کورد بوو بە زۆر کاریگەر بوو.
ڕۆزایە بەشداربووی خولی بەهرەی منداڵان. ئەمڕۆ باسی بابەتێکم کرد باسی مامەڵی دایبابەیە کرد لەگەڵ منداڵ هیوادارم دایک و باوکان لە بەردە منداڵەکانیاندا دەنگەدەنگ بکەن. ساتان لەبێ من ناوم زینە بەشداربووم لە خولی بەهرەی منداڵان. ئەمڕۆ لەم کۆنفرانسەیە بابەتێکم پێشکەش کردن بە ناونیشانی تەکنۆلۆژی و پەروەردە. من بۆیە ئەو بابەتەم پێشکەش کرد بۆ ئەوەی دایک و باوکەکان ئاگیان لە منداڵەکانیان بێ کە بۆچی بۆ شتی بە سوود تەکنۆلۆژیا بەکاربێنن و بۆ کاتی پێویست بەکاری بێنن. ئەلێستش هەر دیسان ئێڵێمەوە تکایە ئاگاتان لە منداڵەکانتان بێ بێجگە لە منداڵەکانتان هەر خۆتان کاتی پێویست دابین کە بۆ منداڵەکانتان زیاتر خەریک مەبن بە تەکنۆلۆژیاوە. ئێمە باسی بابەتێکان بۆ دەکەم کە چۆن مناڵ قسەکە لەگەڵ دایک و باوک. دووبارە سڵاوتان لێبێ. محەممەد تۆ هەر ئەو ڕۆژە ئەو وتارت پێشکەش کردی ترتەوە یام هەوڵەدەی برەو بەو توانە و بەهرەی خۆت بدەیت ئەوەی کە قسە بکەی لە مەکتەبا بێ لە کۆڕ و کۆبوونەوە بێ حتا لە دانیشتنی خێزانی خۆشتانە تا چەند ئەتەوێت برەو بەو زمانزانی و قسەزانی خۆت بکەیت. من ئەمە کاتە گەورە بم بە وتاربێژێک لە بەردەم کۆمەڵە خەڵکی قسە بکەم کەچی کردم لەم تەمەنی خۆمەوە کردم. اینجا من هەوڵی خۆم بۆ دێم کۆڵ نادەم بەس یەک جار بێت ئەمە تا گەورە بوون بەرداوامی لەگەڵدا هەوڵی خۆمیشی بۆم بەرداوامە بم لەگەڵ دایک و باوکم لەگەڵ مادەبن هەوڵم لەگەڵ کاتم ئێنێ منیش ئەو وتاری خۆم ئەم بە کۆمەڵ خەڵک. زۆر باشە محەممەد کەس پێی نەوتوی قسەی زلمەکە و قسەکانت لە خۆت گەورەترن و ئەمە چێم قسە زلانەیانکەی؟ با دایک و باوکم ئەوان پێیانوتم ئەم قسە زلانە چیگەی بەس من گوێ بەو شتانە. زۆر باشە ینی قسە زلەکان مەبەستیانەوەیە کە ڕەوان بێژیەکەت بەلایەنەوە قسەی زلە یاخۆت هەندێک وشە بەگە بەکاربێنی گەورەکان تۆ بەکارهێنی. من هەندێک وشە بەکارێنی گەورەکانە بەس کات دایک و باوکم پێماڵێن ئەڵێن ناڵێم میکە بەس ئاڵێن عیبە لە بەردەم کۆمەڵە خەڵکەکە بەس من هەرێکم. باشە تۆ لە داهاتوودا ببوورە جەلال ئەتەوێت ببی بەچی هیوامان هەیە دەوێت بێتە بانخوازێکی سەرکەوتو هیوامان هەیە دەوێت بێتە مفەکیرێکی سەرکەوتو لە قسەکردنا وەکۆڵێک کەس پێی نەگا هێندە جوان قسە ڕیز بکە و قسە بڕازێنێتەوە کە کار بکاتە سەر دەرونی بەرامبەر و گوێگرەکانی تۆ لە داهاتوودا دەتەوێت ببیتە چ جۆرە وتاربێژێکی سەرکەوتو. حەزەکەم یعنی بەو وتاربێژە کە قسە لە بەردەم کۆمەڵ خەڵکێکا بکەم. چ جۆرە قسەیەک؟ بابەت باسکەم لەبارەی هەنێ یا چیرۆکە بگێڕمەوە لەبارەی چیرۆکان بگێڕمەوە ئیتر هەر شتێک بێت باسیکەم. خات و گوڵان ئەگەر ئەم منداڵانەی کە ئێستا بە تایبەتیەوە لە خولەکانە پەروەردەیان دەکەن کە فێری ڕاوەندبێژێکی جوانیان بکەن ئایا تەواو دەستیان لێ بەردەدەن یەکێک وەکو محەممەد کە فێری وتاردان بووە ئیدی تەواو یان نە دەبێ ئاڕاستەشیان بکەن ئەم وتارانیان بە چه بابەتێک زیاتر فێری وتاربێژەکە ببن بابەتی ئاینی بێ بانخوازی بێ پەروەردەیی بێ زۆر کەسمانەیە زۆر ڕەوانبێژە بەڵام دەبینی بە دیوی سلبیە ڕەوانبێژەکەی بەکاردێنێت ئێوە چۆن ئاڕاستیان دەکەن؟ ئێمە کوترین ئەکادمی هاوکاری تاوەتی هەموو مناڵێکەکەین بێ لەمانەی خولی بەهرەی مناڵانیش هاوکاری هەموو مناڵەکەین کە بێوێت ئەو بەهرەی کە توایەتی بتوانێت دەری بخە. ئێستا ئەمانەی خولی بەهرەی مناڵان کە هەن ئێمە کۆڵ نایەن لێیان لەوانەیە ڕۆژ لە ڕۆژان سیمیناری گەورەیان بۆ بکەین لە ناو ترین ئەکادمی بەیە خولەیەکی لە هۆڵەکانی شاری سلێمانی بەیە لەوانەیە احتیمال هەیە ئێمە ئەم کۆنفرانسە برێتە شارەکانی تریش بتوانین هاوکاری هەم ئەم مناڵانە و مناڵانی تریش بکەین بەردەوامی لەگەڵیانە تا ببنە ئیشەڵا بنە وتاربێژێکی سەرکەوتو. ئەوانەی کە لەلای ئێوە هەن تەمەنیان لە چەندەوە بۆ چەند دەست پێەکە؟ لە 6 ساڵە بۆ 12 ساڵ هەمانە. هیچ خەڵکێکتان پێگەاندووە لە دوای 12 ساڵ ئێستا لە ناوەندێک بێت لە شوێنێک بێت بەرهەمیەوە بێت؟ مناڵی ساڵانی پێشومان هەیە بەڵێ ئێستا ئەم ساڵ مناڵمان هەبوو دایکی ئەیوت مناڵەکەم 2015 لێرە بۆ ئەم ساڵ هێنامەتەوە بۆ لە ئێوە یەکێ بۆ لەو مناڵانی کە شار بنم بووە کە نەیتوانێت قسە بکە کە داواکاری هەبوو نەیتوانێت بەخۆشی ئەو مناڵەمەوە کە ئیسفادی لە خولی بەهرەی مناڵان کردووە ئێستا هێنامەتەوە بۆ ئێرە کە ئەمیش ئیسفادە بکالێ. دوای خولەکەیەوە چۆت لە چه بابەتێکی ترا سوود لە مناڵانە وەردەگرن؟ لە سیمینار ڕاستکردنیانە چکەمە تا ئێستا سیمینارمان نەبینەوە بۆ مناڵ
ئەگەری هەیە سیمینار دابنین بۆ مناڵەکان کە ئاینەن کۆنفرانسەکە چۆن مناڵ قسەی کرد بۆ گەورە ئەم سیمیناراشمان ئینشاڵڵا بۆ هیواین بکرێت مناڵ قسە بکە بۆ گەورەکانمان. باش ئەم قسەکردانە تەنها لە ڕووی ئەوەیە کە وشە ڕیز بکە و بیڵێتەوە یانە بە کرداریش دەتانەوێت ئەم مناڵانە ئەتەشێتێکی جوانیان پێ ببەخشن پەروەردەیەکی جوان بکرێن. ئەمانە بە کردداری شتیان ڕنگ باتەوە چۆن هەرێکێک لەو بابەتانە کە دانراوە ڕێک ڕنگدانەی ئەو مناڵێک کە دانراوە ئێستا بابەتی کتێب خوێندنەوە و پەروەردە ئەو مناڵی ئایا کە باسی کتێب خوێنەوەی کرد خۆیەکێک بوو لەو مناڵانەی کە باشترین خوێنەر بوو لە خولی بەهرەی مناڵانە زۆرترین کتێبی خوێنبووە لە خولی بەهرەی مناڵان کە دەستی پێ کردو لە پشووی هاوینەوە هەتا کۆتایی خولی بەهرەی مناڵان بۆ مناڵێ زۆرە گەر 15 کتێب خوێنێتەوە گەورەکانمان توانای نییە کتێب بخوێنەوە بەڵام مناڵێک لەو تەمەنەیە با کتێبەکەشی کەم بێت گرنگ ئەو لەو مودەیە کە 2 مانگ و نیوە 3 مانگە پشووی هاوینەکەی 15 کتێبی خوێندۆتەوە باسی تەکنەلۆژیا و پەروەردەمانە کرد خات و زین کە یەکێک بوو لە ئەو کەسانی قسەکەر بوو یەکێک بوو لەوانەیە کە کەمترین کاتی داناوە بۆ تەکنەلۆژیا ئەو مناڵانە کە دانراون ڕێک ڕنگدانەوەی خۆیانە لە ناو بابەتەکە. محەممەد ئەو ڕۆژە دایک و باوکوی تۆ ئامادەیان هەبوو لە کۆنفرانسەکە؟ بەڵ ئامادەیان نەبوو. تا چەند بە گوێی پەیامەکەی تۆیان کردووە یان بە جۆری لە جۆرەکان ویستویانە ئەو دایک و باوکە نمونەیی و میهرەبان و بە خاوەن متمانەیە بن کە تۆ لە پەیامەکە تا داوات لێکردن؟ یعنی دایک و باوکم لەگەڵ ما باشن ماسە لە سوالت تێنەگەشتم. مەبەستمەیە تا چەند هەوڵەدەن داواکاریەکانی تۆ دایە بتمانم پێ بکە دایە میهرەبانی تۆم بەسە خۆشت بوێم ینی ڕێزم بگرە هەوڵ بدە بەهرە و تواناکان مەبەستمەوەی دایک و باوکت هیچ ڕێگریەکیان هەیە لە خواست و داواکاریەکانی تۆ یان هەوڵیان داوە ئەو پەیام و وتارەی تۆ جێبەجێ بکەن؟ جێبەجێیەکەن بەڵام قەت ڕێگری منان دایمەن لەگەڵ مابن دائیمەن بەجێەکەن جێبەجێەکەن. چ پەیامێکی ترت بۆیان هەیە بەدەر لەو پەیامی کە لە وتارەکەدا پێشکەشتکردن لێرەوە چیان پێ دەڵێ یان چ داواکارێکی تر هەیە بۆیان؟ داواکارەکەم ئەوەیە لە دایک و باوکان کە باش بن لەگەڵ مناڵەکانیانە ئەنێ دایک و باوکن زۆر خراپن لەگەڵ مناڵەکانیانە نابێتەوە ئەوە هەنێ جارێ خەتای مناڵەکەشە کاتە خەتای مناڵەکە ئەبێ مناڵەکە چاک بێ لەگەڵ دایک و باوکەکە بەس کاتە دایک و باوکەکە خراپە بێ خەتای دایک و باوکەکە بە ناز و خۆشەویستی لەگەڵ مناڵەکە بوو ڕفتار بکات و بوونجە بۆی سەرنجام لە هێلانەی ماڵ دەرنەچێ و نەبێتە دڕندە بۆ کۆمەڵوانیە ینی شارەزایان و توێژەرانی کۆمەڵاتی دەرونی دەڵێن ئەو مناڵانەی کە خەڵک ئەکوژن دزی ئەکەن کاری قزە قێزەونەکەن ئەچن بۆ نێرگە لە خانەمەی خانەکان لەبەرەوەی کە ناز و محیبەتێکیان نەبوو لە ماڵەوە و بەرەڵا کراون وانە تۆ دەتەوێت ئەو پەیامە جوانە بدەی بە مناڵ کە هەم لە هێلانە دەرنەچێ و دایک و باوکیش نەبێتەوەی لە هێلانە دەرچوونی ئەبێ مناڵەکان دوورکەونەوە لەو ڕفتارە خراپەکان هەچ ڕفتارێکیان بوێت بیکەن ئەبێ یەکەم جار بە دایک و باوکیان بڵێن دایک و باوکەکەیان کە وتیان باش اینجا بڕۆن ڕفتارەکە بکەن. زۆر باشە خات و گوڵان دەرفەتی تۆمان نەماوە گەر دوجار بە دایک و باوکان بڵین چی بکەیت جگەلەوەی کە ڕێکێک دوورە دەست بێ دەستی نەگاتە ڕێکخراوەکەیەوە چی بکە بۆی کە لەگەڵ مناڵەکەیان مامەڵەیە بکە کە بتوانێت توانە و بەهرەکانی بدۆزێتەوە بەرجەستەیان بکات. من داواکارمە دایک و باوکان ڕێگە بە مناڵەکانیان قسە بکەن بەڵام لە سنوورێکە کە نەتوان ئازادی دەرنەبڕێت کە ئازاد بێ لە قسەکردنی بەڵام سنوورەکەی خۆی تێنەپەڕێت. داواکارم لە هەموو دایک و باوکێک گوێ لە مناڵەکانیان بگرێت بەدەم داواکاریەکانەوە بچێت بتوانێت ئەو مناڵە ئەو ڕاستە دایک و باوکە بەڵام دایک و باوکە بە دیوی دڕندەیەکی نا بە دیوی ئەوە ناکە هەچ کاتێ ئەو مناڵە دایک و باوکی بینی نەتوانێت ئەوەی لە ناخی خۆیەتی دەری بڕێت دایک و باوک بن بەڵام هاوڕە بن لەگەڵ مناڵەکانیانە بۆی بتوانێت ئەوەی ئێوێ لە دایک و باوکی داوا بکات بۆ ڕاستە هەموو مناڵە ناتوانێت بێتە خۆل ئەتوانێت لە ڕێگەی ئێمە ئێستا ئینتەرنێت زۆر باش بوو لە وڵاتەکانە ئەتوانێت لە ڕێگەی تەکنەلۆژیاوە سود لەو خولانە ببینێت ئەتوانێت لە ڕێگەی کتێب خوێندنەوە لە ڕێگەی پرسیارکردنەوە نەچەنەها دکتۆر و توێژەر و کەسی پەروەردەناس ئەتوانێت پرسیارکات و بەهرەی مناڵەکەی بدۆزێتەوە لە ناو ئەو مناڵایکە هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خات و گوڵان ئەنوەر سەرپەرشتیاری کۆنفرانسی بەهرەی مناڵانی ترینین ئەکادمی و هەروەها کاک محەممەد بنار مناڵی خاوەن بەهرەیان بەهرەمەندی نێو کۆنفرانسەکە سپاس بۆ ئامادەبوونتان بۆ ئومێدی سەرکەوتن زۆر بەخێر بن. بەڵێاتزان و خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێک و لە تەوەری سێمی بەرنامە پێتانەگەینەوە.
خانمێکی دەستڕەنگین لەم پێشانگەیە بەشداریم کردووە کۆمەڵی خانمی دەستڕەنگینین لێرە لە فامیلی مۆڵ کارفور بەشداریمان کردووە لەم پێشانگەیە و هەر خانمێک بە کارێکی جیاواز لێرە بەشدارمان کردووە کارفور هیچ بڕۆپارێکی لێوەرنەگرتوین بۆ ئەم مێزانین کە پێی یاوین لێرە تەنها وەک هاوکاریەک بۆ ئێمەی خانم کە بتوانین ئیش پرۆ بە ئیشەکەمان بین و پێشکەوتنێکی بەخۆ ببینێت لێرە عەرزیکەین و لە ڕووی مادی و معنەویشەوە ئیسفادەی هەبێ بۆ ئێمە تەواوی داهاتەکەش بۆ خۆمانە بێت. بەشداریم کردووە لە فیستیڤاڵی کوردستان لەم پێشانگایە کە فامیلی مۆڵ بەشی کارفور ئەم پێشانگایی بۆ کردوینەتەوە جێگەی ڕێز و دەستخۆشیە کە بێبەرامبەر ئەم بازاڕیان بۆ کردوینەتەوە و بۆ ئەوی ئیش و کارەکانی خۆمان بناسێنین ئێمە مەجموعە بڵێن گروپێکی وەک هەمووی کاری دەستیەکات ئەمەیش و کارەکانمانە هەمووی کاری دەستێ و داهاتەکەشی هەمووی بۆ خۆمانەگەڕێتەوە. چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی پێشانگایەکی کاری دەستی خانمان کراوەتەوە کە چەندین خانم هەستاون خۆبەخشانە یاخود بەبێ پشت و پەنایەکی ئەوتۆ وەکو ڕێکخراوەکە حزبیەکان یا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕاستەخۆ لە پشتیان من هاتوون خۆیان کاری دەستی و بەرهەمی دەستیەکانی خۆیان نمایش دەکەن بۆی کە بازاڕێک بۆ خۆیان بدۆزنەوە و هەروەها ینی دەری بخن کە ئەمانش خاوەن توانای خۆیان. بەڵام ناونیشانی تەوەری سێمی بەرنامەکەم لەسەرەوەی کە کاری دەستی کاریگەری بەسەر داهات یاخود ئابووری خانمانەوە چۆنە. ئێستا بەشێک لە خانمان خۆیان لە ڕێگەی دەستڕەنگینی خۆیان ئابووری خۆیان سربەخۆ کردووە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ دوو لە خانمە بەڕێزە دەستڕەنگینەکانی شاری سلێمانی گفتوگویم تەوەرە زیاتر دەکەین بەخێربێن خاتوو ڕێناس و خاتوو مەریەم کە لە ئەسڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بۆیە زمانەکەی زیاتر بە ئەو دی و قسە دەکات تەبیعیە بەخێربێن سەرچاومان. ئەگەر لە خاتوو ڕێناسەوە دەست پێ بکەین ئەمانە هەمووی خۆتان بەدەستی خۆتان دەیچنن بەرهەمەکانی تۆ کامەیە زیاتر بۆی جیانکەینەوە لەسەر بەرهەمەکەی تۆ قسە بکەین. هەموو ئیشی خۆمە ئەم کڵاوانە ئیشینە میلوانکە و ئەکسسوارات و تەسبیح و کۆمەڵێک ئیش. چنین یا دروستکردنی ئەم بەرهەمانە ڕاستەخۆ بەدەستە یا هەندێک ئامێری پێشکەوتوی تیا بەکار دێت. ئیشەکانی من تەواو هەمووی ئیشی دەستە و هیچ ئامێک بەکار نایەن. چەند ساڵە خەریکی ئەم ئیشانەی؟ نزیکەی 5 ساڵە خەریکی ئیشم بەس بە تەواوەتی 3 ساڵ زۆر گرنگیم بە ئیشەکەیەوە. زۆر باشە. تەوەرەکەم لەسەر ئابووری خانمانە. بەمە ئابووری خۆتان دەتوانن پیا بکەن؟ بێگومان لە ئێستایا ناتوانین تەواوی ئابووری خۆمان پیا بکەین بەڵام لە ڕوویەکی ترەوە ئیسفادەی زۆری هەیە بۆ ئێمە لە ڕووی دەرونیە و چوونە دەرەوە ناساندنی ئیشەکانمان بە کۆمەڵگا و زیاتر پێشخستنی ئیش و پیشانانی ئیشەکانمان بە کۆمەڵگا. ئەوەندە پیا دەکەن کە ئەو شتێک کە تیدا بەکاری دێن پێداویست و کەرەستانە جارێکی تر پێی بکەنەوە؟ بەڵێ بێگومان.
بەڵێ خاتو مەریەمی سەمەدینیە خانمێکی دەستڕەنگین کە هەم ئەمڕۆ وەکتوانین بڵێ نوێنەرایەتی کەلتور و جلوبەرگی خانمانەی کوردی ژەکەی بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بەخێربی. جەنابەت ئەگە کارە دەستەکانی خۆت بناسیینی کامانیان هی تۆن و چەند ساڵە خەریکی ئەم کاری؟ سپاسانەکەم زۆر بەخێربی. من تقریبی 15 ساڵە ئیشەکەم، شاید 10 ساڵە بە تواوەتی لێرە. ئیشەکانم ئیشی دەستە، هەموو ئیشیەکەم، یعنی هەموو بابەتێ، وەڵێ ئەوە کە زۆر جیاوازتر بێ لێرە ئەم ئیشی سووتانەیە. لە وڵاتێکی ڕێزگرتو لە فەرهەنگ و ئیشی دەستی و هونەر و خەتی جوان و ئەمە کە کۆماری ئیسلامیەران ڕۆژهەڵاتی کوردستانی وەکو بەشێوە هاتووی بۆ سلێمانی کوردستانێک کە ئەتوانین بە بەراورد بەوێ کەمتر ئەم جۆرە ئیشە دەستیانە یا تابلۆکێشان یا دەستخەت جوانی کەمتر برەوی هەیە. چۆن کە توانیتە 10 ساڵە لێرە بژی و خەریک و بەردەوام بیشبی لە کارەکان؟ شکر بۆ خوا ئەوە باش بوون لێرە، ڕێزیان لێم کرد، یانێ هەموو کە ئەچمە دەرەوە حەزیان لە ئیشەکانە وەختی ئەیبینن، ئەوانە زۆرتر هاندەری من بوون. باس لەوە کرد ئەمە بەرهەمی دەستە. ئەمە ڕەنگە گەر سەیری بکەیت دەڵێ بە هەندێک ئامێری پێشکەوتو ڕەنگە چرخی تایبەت ئەمانە دروست کرابن. ئەمانە بەدەست دروستیان دەکەیت؟ بەڵێ ئیشی سووتاندنە. ئەمانە ئێمە هۆڤیە پێڵین، ئەوە کە لە حیمی پێەکەن کاویە پێڵین کاویە. نەخشەکانی ئاسنە دەری تێرین ببان ئەو نەخشانە و ئەی سووتێنین. باشە هەموو سووتاندنە، یعنی جۆرێکیش ئەی سووتنین کە زۆر جوان بتانی ناو غەسالیجا ئیشی یعنی بیشۆرین، هیچ مشکلێکی نەبێ. یعنی خۆی ئەم قەیفەیە هەیە سادەی وایە؟ بەڵێ قۆماشێکی ئەم نەخشە لێرە ئەی سووتێنی و دوای ئەوە لەبانی و دایەنم بەکاری تێرم دانە دانەشە و تەرخانە لێ دەربێرم بیسووتنم، ئەمڕا لەبان خۆیەوە بە دۆرەکەی بیسووتنم و داینم بەیەکەوە کە بێکۆ سووتان ئیتر هەڵناوەشنەوە. چەند کاتی دەوێت ئەمە؟ چەند زەحمەتی ئەوێت تا دانەیەکی وا دروست؟ چۆن ئەلاقەم پێە ئەوە بە عشقەوەیکەم، چۆن حەزم لە ئیشەکەیە نازانم بۆ کاتەکەی شاید نیو ساعت چۆنێتی دەستم ڕاهاتوە چەند ساڵە ئیشەکەم. بۆ چ شوێنێ بۆ چه جوانکاریەکی نێوماڵ بەکاردێن؟ ئایامانە بۆ سەر پشتیە بێ، بۆ سەر قەنەفە بێ، بۆ سەر مێز؟ ئیشەکان ئێمە بۆ شتێک نییە، بۆ هەموو شۆنی خان و یانێ بۆ مەتبەخ ئەتوانم بۆ تازەبووکێ هەموو بۆ ناو مەتبەخەکەی بۆ دروستکەم، ئەوانە کە لە دەرەوە بە جیازێکی پێشکەوتوەکەن من هەر بەمانە جوانترین ئیشی بۆکەم. ئەمانە بۆ سەری تەبڵەکە ئەفۆ من زوانەکەم جیاوازە بۆ سەری تەبڵەکەمە بۆ وەسەتەکەیە ڕانەری پێڵێن، ڕانەر سەڵتانەتی پێڵێن و بان مێزەکەی هەمانەیتە تاقمە بە گەورە بوچکۆلە هەموو تەرخ و نەخشی جیاوازمان. باش ئەمڕۆ منێکی کڕیار ڕەنگە ئەگەرەمە بە کارخانە دروستی بکە زۆر بە ئاسانە ڕەنگە ئەرزانتر بێت لەمەی تۆ. نرخی جیاوازی هەیە، قیمەتی ئەمەی تۆ ئەرزانەیەوەی کە لە کارخانە لە بازاڕ خواردنی سعر دەم لە بازاڕ بەخاطر هەموو بتوانێت استفادە بکە. دەری تێرێتەوە بۆ مەم شێوازە؟ چۆن حەزم لێە هەرە من ئیشەکان من ئیشتریژە لە پێناویە فقط ئەو بۆ حەزی ئیشەکەمەکە ئێکەم دەری تێرێتەوە. خاتو ڕێناز ئەم کڵاوانە بەرهەمی دەستی جەنابتن. بەڵێ بەجۆرە لە جۆرەکان تۆش بیستوتە ڕەسەنایەتی و کەلتور و کەلەپوری با و باپیرمیان داپیرە و ئەو خانمە کۆنەکانی کوردەواری کە کلااوزەڕێی پێڵێن یەکێک بووە لە ڕەسەنایەتی خانم لە کۆنە بەتایبەت لە پەنجاو چلەکانە ئیتر ئەو خانمەی کە زۆر لە دیوەخان و لە کایە کۆمەڵایەتەکە پێگەیەک و دەست و بازوویەکی هەبوو بێ و لە سڵحی عەشایری و لە هاندان و پەروەردەکردنی پیاوە کڵاوزەڕێی بەسەرەوە بووە. تۆ تا چەند ویستوتە لەم ڕێگەیەوە هەو کەلەپور و کەلتور و ڕەسەنایەتیە بپارێتی؟ بێگومان تا ڕادێکی زۆر حەزم کردووە لەبەرەوەی زیاتر ئیشە فۆلکلۆری کوردیەکان زیاتر سەرنجی خەڵک ڕائەکێشن لە ئێستەیە چکە زۆر نەماوە خەریکە بەرەو نەمان ئەچێ. من حەزم کردووە زیاتر تازەیکەمەوە لە پێشانگاکانە زیاتر دیقەتم یاوە زۆر سەرنجی خەڵک ڕائەکێشێ هەرچیەت هەڵی ئەگرێ ئیکاتە سەری ڕسمێکی پێوەگرێت و دای ئەنێتەوە زۆر سەرنج ڕائەکێشێ. بەم شێوازە خۆ هیچ خێرێکی بێوەنی ئەمەگە ڕسمێک گەزار وەرگرن وانە ئەمەگە ڕسمێک گەزار وەرگری خێری هەبێ هەرکەتێژی نەژی مەگەر پارێ ئەوە کە ڕسمەگرنێەوە وەری بگرین ئەمانیژە ئیشی هەرێمەیە ئەو کڵاوانە منیش ئیشی دەستەکەم ئەمانەیە کە هێلەکە کەوای زۆر جیاوازە. خاتو ڕێناز کڵاوێک کە دروستی دەکەی کاتەکەی چەنی پێچێت کولفەکەی چەنی تێ ئەچێت؟ کولفەکەی گرنگ نییە چونکە من کە ئەیفرۆشمەوە حسابی ئەوە ئەەکەم ئیشەکە چەنی تێچوە کەمی قازانجی ئەخەمە سەر بەڵامی وا هەیە نایکڕێت
بەڵام هیواشەیە کە ڕغبەتی لێتی و گرنگ نییە بەلایەوە نرخی چەنە ئەیکرێت میهمە بەلایەوە اینجا ئەگەر مەوادی ئەسڵ بەکاربێنی زیاتری تێچێ ئەگەر مەوادی عادی بەکاربێنی کەمتری تێچێ زانچی خۆی جارێکتر زیندووکردنەوەی ئەم کەلتورە ڕەنگە تەنها بۆ ڕسمێکی سێڵڤی نەبێت ڕەنگە بۆ بێک کە ئامانچەوەی کەلتوری ڕەسەنایەتی خۆمان لەدەست نەدەین چیان ئەوانەی زیاتر خواستیان لەسەر ئەمانە هەیە ئەوانن کە بەس بۆ مەراسیمێک و حەفلەیەک دەیانەوە بیکەنە سەریان 4-5 ڕسم سێڵڤی لەگەڵا بگرن و تەواو یان نا خەڵکێکیژەی هێشتا خەڵکی ڕەنگە گوندەکان بێ لادیەکان بێ خەڵکێک بێ وەکو دایکەکانمان بنەوانەی کە هێشتا حەز و خولیان بۆ ئەمانە هێودەیکردن و بە بەردەوامیش لەسەریان بێ یاخود ناتەنا هەر پیرەژن لێتان وەردەگرن بە ئاوامەکەی خۆمان بێگومان هەردوو لاکە حەزیان لێ هەیە هەنێکی هەیە ئەیبا تەنیا بۆ مناسبەیەک بۆ تەخەڕوجێک بۆ حەفلەیەک ئەیکاتە سەری هەنێکی شەیە حەزی لێتی لەبەرەوەی شتەکەی وەکوی جارانیەتەوە بەرچاوی فۆلکلۆرەکەی جارانیەتەوە بەرچاو ئەیکڕێ اینجا خانمی بەتەمەن ئەیکردن و خانمی گەنجیش ئەیکڕن حەزیان لێتی ئەمە زیاتر بێجگەلەوەی کە سەرنجی کوردی ڕاکێشاوە زۆر سەرنجی عەرەبەکانیش ڕاکێشێ ئەوە یەتە پێشانگا عەرەب بێ پرسیارەکە ئەڵێ ئەمەی کوڕەیە هی کچە کوڕەکانیش ئەیکەنە سەریان ئەوە نەحەزیان لێ لە دوورەوە کە ئەیبینن لەبارەی ئەم ملوانکانەوە ئەم مادەیە چیە و چۆن یام چۆن خۆ بێگوان ئەمانە تۆ ئەیان کڕی و بەڵێ ئەمانە چین ئەم شتانە ئەمانە مەدالیەکانی بەردە مورۆکانیشی هەر بەردە بەڵام ئێمە بەردی ئەسڵیە لێرە بەڵام ئەسڵەکەی خۆی نییە لێرە تەقلیدە دروست کراوەت و ئێهێن بۆ ئێرە بێگومانەوەی کێ بۆ ئێرە و ئەسڵە نییە کە لە وڵاتانی تر خۆیان بەکاری ئەهێنن بەس نرخەکەشی باشە زۆر خراپ نییە کێ هاوکارتە لە کایە کۆمەڵایەتی و خێزانیەکەی خۆتە هاوسەرەکەم و دایکم بەختەوە زۆر باشە خاتو مریەم ئەو بەرهەمانەی تر کە هەتەیە سەر ئەو خیرچی پێڵێنە هێلەکەکان دەبینین کە هەندێک خەڵک بە ئامێری پێشکەوتوی دەیکا زۆر بە ئاسانی و گرانیشە ڕەنگە بۆ نمونە 6-7 تێ بچێتە کڕیارێک بیەوەی بیکڕێت ئەمانی تۆ تەبەنەوە چنینە بڕوە هەمووی بە چنین زۆرتری پێناچێت کات ڕەنگە گرانتریش بێ کێنەوانی خواستیان لەسەر ئەمەیە کە نرخێکی گرانترە تەنها لە بەرەوەی کە بەدەست متاسفانە ئەو گرانتری ناتوانین یعنی من بە 40 شۆ ئیشەکەم بەسەر هێلەکێکەوە هەرۆ 6 ژەکە ئێژین بە زۆرێدەن چۆن وەک خۆتێژی ئەوە لە بازاڕ هەیە گرنگی پێ نادرێ مهمەوەیە کە ئەو نەفەرە ئەیبینێ بزانێ ئیشی دەستەکە بە چەنێ زەحمەت و کات من کاتم بۆی داناوە ئەوان مهم نییە بۆیان زۆر باشە بە چەند دروست کراوە بە چەند ڕۆژ ئەوە شایدیانێ ئەگەر کاتم بەردەوام بۆ داناوێ یەک مانگ بتوانم دروستی کەم چۆن واقعان هەمووی پوڵک و زەنیانەیە و بە دادورانێکی باشەوە نەکە یەک جار بیکات و داکەوێت باشە ڕەنگەیەکێ بڵێەوە کاتان لێ زیادە دانیشن یەکمان خەریکی هەلەکێکە بن دوایی 6,000ەکە کاکیشتریش لە بە ماشینێک خەریکە بێ بجە چرخێک کە بە سەعاتێک دروستی دەکا هەمان قیمەت ڕەنگە تو هەرزانتر بێت جیاوازیەکەی چییە؟ جیاوازی ئەوەیە کە من ئەگەر ئەو بیرە بکەمەوە ئیتر هیچ دەستێک نامێنێ وانە؟ بەڵام خۆ هەموو خانمەکان تەنها لە پێناوەوە کار ناکەن کە بڵێن ها ئێمەش دەستمان ڕەنگینە دوجار بەشێکی بژێوی ژیانی ڕەنگە لەسەر ئەمە بێت نه بە تاکید چۆن من هەرم ئیشە نییە من ئیشتریژەکەم من خۆم من بۆ زەردی برازیلی الان 15 ساڵە ئیشمە هەیە بۆ یەکەم بە سەری سۆفاڵۆ یعنی ئیشم زۆر هەیە فقط لەبەرەوە کە ئێرە قەرەباڵغ نەبێ نەماناوە مەشیا یەک دانە دوکانمان باوەردەیە چون ماشەڵڵا ئیشەکانمان زۆر جیاوازە شوێنەکەین هەموو ئیشەکەم کەواتە تۆ ئەوەندەی مەبەستە دەرونی خۆت ئارامکەی ڕەسەنایەتی بپارێزی ئەو ئیشە دەستی کە خۆدەتە لە ڕێی ماندووبوونەوە بینەخشێنی ئەوەندە مەبەستت مادە و چۆن ئەگەر بەوە بێ ئەچمە دوکانێ لە جێگەکە ئیشەکەم وتووە ڕۆژانە پارێکم دەسەکەی وانە وەلە من حەزەکەم ئەویژە کە هالە چۆن ئەنازەی جیاوازی دانە ئینسانەکان جیاوازی هەیە چۆن خوا وەختی سەرنگشتێکی و جیاف و زوانەکەم جیاواز دروست کردووە مشکێکی جیاواز دروست کردووە ئەنازەی دانە بەدانیان جیاوازی هەیە ئەگەر هەرکە بتوانێت جیاوازی خۆی دەربخات و بە شتێکی دای بنێت کە بیبینین ڕۆیەتی کەنێمە دنیا زۆر خۆشترە بێت فکرێکی زۆر جوانترە بێت وانە زۆر باشە بۆچی ئەم پێشنگایەتان کردووەتەوە ئەمەی کە ئێستا لە سلێمانی پێم وایە تا کۆتایی مانگەش 25 مانگە بەردەوامە ئەمەتان بۆچی کردووەتەوە دەتانەوە بڵێن چیتە ناوەندە بەڵێ ئێمەی خانم توانامان هەیە و لێ هاتوویمان هەیە و کاری دەستی ڕەنگینمانەیە ڕەنگە بەشێکیشتان بۆ داهات و بژێوی ژیان بە تاکی دەویژێ هەیە وەلێ مهمەوەیە کە ئێمە ئەتوانین ئەوانە کە کردومانە کەس ببینێ شاید ئەوانیش ئێمە هەندێک بین بۆ ئەوان بتوان ئافرەتەکان تریش ئیش بکەن هەم
بۆ کێوەژن لە بواری مادیەوە هەم معنەوی تەقلیر ڕۆحی ڕەوانیە بن. خانمێک دەتوانێت بەکاری دەستی خۆی بژێنێت؟ بێگومان ئەگەر هەوڵ بات و بەردەوام بێ لەسەر کارەکەی لەوانێت لە ئەوڵۆ نەتوانێت، بەڵام ئەگەر بەردەوام بێت و زیاتر خەڵک بناسێت و بچێتە ناو بوارەکە ئەتوانێت. واتە پێوەستە بۆی کە دەبێت سرنجی خەڵک بۆ کارەکانی ڕاکێشێت. دەتانەوێت ئەو پەیامێکە لە ئێستەیە هەتانەوە داواشتان لە میدیاکان کردووە کارتان لەسەر بکەن بۆ ئەم چەند ڕۆژە پێشانگای ترتان دێتە بەردەم دەتانەوێت چی بڵێن بە خەڵکی؟ ئەمانەیە بە خەڵک بڵێن ئیشەکانمان جیاوازە وەکو ئیشی بازار نیە، بێگومان ئیشی دەست ئیشێک نییە بە جیهاز کرابێ، ئیشی دەست ئیشەکە هەستی ئەو کەسە کە دروستی کردووە لەگەڵ ئەو ئیشە تێکەڵ بۆ تۆ کە دەست ئەیتە ئەو ئیشە ئەزانی کە هەستێکی لەگەڵ تێکەڵ. کوالیتیەکەی جیاوازیە؟ بەڵێ بێگومان کوالیتیەکەی جیاوازە لە سینەوە، یعنی جاری وایە شتێک لە سینەوە یەک جار بەکارێ. ئێستا ئەم کڵاوانە هیچ وڵاتێک ناتوانێت وەکو خۆت دروستی کاتەوە، ئەگەر دروستیشکە ئەو فۆلکلۆرە کوردیت یا دیار نییە. اینجا ئیشی دەست ئیشێکە هەست و نەست و بیر و هۆشی ئەو کەسەی تێکەڵ بووە بۆیە جوانیەک و جیاوازیەکی هەیە لەگەڵ ئیشی بازارە. ئێمەش نکۆڵی لەوە ناکەین کە خانمی کورد توانای هەیە لێ هاتووی هەیەەوە بە دڵنیاییشەوە دەست ڕەنگینەوە دەزانین. زۆر باشە خاتون مریەم، ئەوەندێک کە لێرە خەڵک یا ژنی باشووری کوردستان دەبینی کۆمنتت لەسەر ژن و دەست ڕەنگینی ژنی ئەمە چییە؟ حەزەکەم هەموو ئافرەتان خۆیان ئیشکەن، مستەقل بن بۆ خۆیان، یعنی نەکەیتر لە خانووە بڕگەن، بەشێک لە ڕۆژانەیان بۆ خۆیان تاسیستن دای بنن. ئینشاءڵڵا کە هەمویان موفق بن، ئینشاءڵڵا مە هەندێرێ بین بۆیان کە بتوان ئەوانیش هەم لە نەزاری مادی و معنەویەوە بۆ خۆیان ئیش بکەن. ئێستا زۆرنەوە خانمانەی کە لە کوچە و کۆڵانەکانە لە ماڵەکانی خۆیانە مەرجنیان بەشداری پێشانیەکە نەکەن کە بەرهەمی دەستیان هەیە و توانایان هەیە و تەنانەت ڕەنگە عیلەکەی خۆشیان بژیان بە خەیاتیەک بە درومانیەک بەم شێوازە. زۆر باشە خاتو ڕێناس دوجارێەوە پەیامتان چی هەیە و لە بڕی هاوڕێکانیشتان چی دەڵێن؟ پەیامانەوەیە کە هیچ خانمێک بێ ئیشدانە نیشێ ئەوەی بەهرەیەکی تایە ئەگەر ناشتوانێ بێتە دەرەوە لە ماڵەوە ئیش بۆ خۆی بکە، ئیش بۆ دەوروبەرەکەی بکە، بۆ خێزانەکەی بکە، یارمەتیەکی خێزانەکەی بات. ئەگەر تەنانەت تۆ خەیاتێکیش ئەەکەی بۆ خۆتی بکەی لەوە باشترە، یان ئەگەر ناشتوانی بۆ کەسی بکەی بۆ خۆتی بکەی تۆ ئەتوانی کاتێکی زیاتر و بژەوێک چۆن بڵێ بیگەڕیتەوە بۆ خۆت. ئەوەی لە تواناتایە ئەو بەهرەی هەتا نەهێڵی بە فیڕۆ بچێ ئیشی لەسەر بکەی، ئەگەر ناشتوانی کە بیفرۆشیت و بیبێتە دەرەوە پیشانی خەڵکی بێ کاتت نییە مەجاالت نییە بۆ خۆت. ڕەنگە باشترین هەنگاوە بێ کە زیندووکردنەوەی کەلتوری ڕاستە، بەڵام زیاتر خەڵک ئەمانەیەوە بۆ هەدیە دەیکڕێت یا بۆ خۆی؟ هەنێکی هەیە بۆ خۆی ئەیکڕێ، ینی هەردووکی تایە، هەنێکی هەیە بۆ خۆی ئەیکڕێ بەڵام زۆربەی بۆ هەدیە ئەیکڕێ. ئەم هەدیەیە بۆشێ بەتابەت باس لە عەرەبەکان کرد، ئەمە کاریگەری هەیە بەستەرەوەی کە عەرەب ئاشنا بێ بە کەلتوری ڕەسەنی کوردەواری؟ بێگومان. زۆر باشە. ئێستا لە کارفورم پێشەنگایەتان کردوێتەوە، کێتر هەیە کە هاوکارتان بێ هیچ ناوەندێک ڕێکخراوێک لەوەی کە پێشەنگایەکی گەورەترتان بۆ بکاتەوە، هیچ نەبێ چاوی دەرەوە بە عەرەبەکانی خواری و عێراق چاوی لەسەر پێشەنگاکەتان بێت؟ تا ئێستا هیچ ڕێکخراوێک هیچ ناوەندێک یارمەتی نایین، بەڵام ئێستا لە فامیلی مۆڵ کارفور زۆر سپاسیانەکەین توانیویان یارمەتیمان بن. هەموو ساڵێک دووجار فیستیڤاڵ و پێشانگا ئەکەنەوە بۆ خانمانی دەستڕەنگین بێ بەرامبەر، یعنی هیچ بڕەپارێک وەرناگرن، بەڵام هەر ڕێکخراوێکی تر هەستاوە پێشانگا ئەکاتەوە پارەی مێزەکە وەرئەگرێت، یعنی بڕەپارەیە وەرئەگرێت لە جیاتی ئێمە ئەچین ئیش ئەەکەین. زۆر باشە. دەرفەتمان نەماوە گەرەوەندە هەریەکتان و کارەکانی خۆی بناسێنێ ئەوەیان چییە و کامیان هیت تۆ ئێستا خاتونە زەگەر دەست پێ بکەیت تۆ چی و چیت لێرە هەیە؟ من ئەم کڵاوانم هەیە لێرە، کڵاوەکانم ئەمەم هەیە، ئەمە خەڵک زۆر حەزی لێتی، کڵاوێکی زەردە بۆ سەرجلی کوردی، بەرد و لیرەی ئەسڵم تیا بەکارهێناوە، کاڵ نابێتەوە بە هیچ شێوەیەک، شێوازێکی جوانی هەیە. هەر سەرنجام نرخی چەندداگەر یەکێک بۆمە لە پێشانگەکەدا لێت بخوازێ. نرخەکەی 25,000 بەڵام ئەگەر معاملە بکرێ معاملەش ئەەکەین ئینشەڵڵا. ئەم ملوانکانم هەیە، ملوانکەکانم بەرد و مرواری و کرۆم و ئەم شتانم تیا بەکارهێناوە، هەرێک و نرخی خۆی جیاوازە بەپێی تێچوەکەی. باشە. چیتر هەیە؟ هەر ملوان تەزبیحم دروست کردەوە بۆ خانمان، تەزبیح بۆ پیاوان، ئەکسسواری ناو سیارە ناوماڵ، ئەم ئیشانم زۆر دروست کردو بەس ئێستا هەمووی منهێناوە لەبەر کەمی جێگا. زۆر باشە. زۆر سپاس. خاتونمریەم ئەگەر جەنابەت ئەو شتانی کە بەرهەمی خۆتن لێەوە عەرزیان بکەی. فەرموو. عەفوکەن. ئەمانەیە ڕانەری پێڵین بۆبان وسەتی مێزە.
ئەمانە هەموو ئەمانەیە گۆشەیە گۆشەی سەرقەنەفە و مۆبیلەکانن گۆشەیە هەموو بۆ شۆردنیژە بێ بۆ ناو غەسالەوە نیە بێژیش ئیشەکە هەر بەوەیە کە بە یەک خراپە بێ ئەمانیش بۆ سێتیبان تەپڵەکە ئەمانە هەموو جیاوازە ئەمیش لفکەیە کە دروستم کردووە بۆ بووکو زاوە بە شێوازێکی جیاوازتر چنیومە زۆر باشە ئەمانە ئەم کڵاوانە هەیە کە وەکو ئەوان نییە بێژم کەلتۆری ئەسڵی خۆی حەبس کردووە ولی ئاڵای کوردستان تیا بەکار بردووە ڕەنگەکانی لەگەر قەیفەیەکی جوان و سوکا کە بتوانن ئستفادێکن ئەمانیژە بۆ مناڵانە هەموویدا دوورنین بە خاترەوە مناڵ کە لەزگە نەوێ بکەوێ جوانتر بتانە ئیشی پێ بکە هەموو ڕەنگ و هەموو شتێکمان پیا بەکار بردووە کە لەگەڵ جرەکانیان ڕێکیخە ئەوەش ئاڵای کوردستانت تیاجێ بەڵێ ئەمانە هەموو ڕەنگەکانی هەلێکیژم هەیە کاڵای کوردستانە هەموو شتەکان کەوە هەموو شتەکانمان ڕێک خستووە بۆ ئافرەتان هێلەکانی ژەری ئەمانی ژەیە ئەم هێلەکانی جوان تا چەند سوودتان لە فرۆشتنی ئۆنلاین وەرگرتووە لە ڕێی پەیج و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شکر باشە هەموو پێشوازیمان لەکەن وەلەیتر واقعان ئەو کە قەرار بێت ئەو پارەی خۆیان ناکات چۆن ئەو کات و هەستە بۆی تەرخانەکەی ئەوە نییە وەلی بازم شکر بخوا هەمویان ئەزانن کە ئیشەکەمان چییە زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆی کە هیلاکمان کردن بەم شتانەوە ڕاتنە ناو ستۆدیۆمە بەرنامەکەتان بۆ ڕازاندینەوە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر لە بەرنامە جوانەکانتان لەوە کاتێکمان بۆ تەرخانەکە بتانبینین و لە لووتکەدا بوەستنەوە بتوانن ئەم کەلتورە جوانە بپارێزن و بەرهەمی ناوخۆی پێشکەشی خانمان و کۆمەڵگەی کوردی بکەن بینەرانی عزیز زانیاریەکی کورتی یەک خولەکمان ئامادەیە گەرجەزان چی دەزانم دەرفەتی کەوتۆ بۆ بەرنامەکانەمەوە بەڵام زانیاریەکە لەسەر دوورگە قەدەغە کراوەکانە با پێکەوە بینەری بین. دوورگە قەدەغەکراوەکە دوورگەیەکە دەکەوێتە کەناراوەکانی بەرازیل ناو ئۆقیانوسی ئەتڵاس نزیکەی 100,000 ساڵ لەمە پێش بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوەوە لە ئەمریکا جیابووەتەوە. فراوانی دوورگەکە نزیکەی 430,000 مەتر چوار گۆشەیە 2.4 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە زیاتر لە 2000 جۆر مار لە دوورگەکەدا هەن لە هەر مەترێک چوار گۆشەدا 1 تا 5 ماری تێدایە وەخشۆکەکان و مارمێلکە و جاڵجاڵۆکەی گەورەی تێدا دەژین. گەشتکردن بۆ ئەم دوورگەیە قەدەغە کراوە تەنها تیمەکانی توێژینەوە بۆیان هەیە بچنە ناو دوورگەکەوە. بەڵێ ئازان و خۆشەویستانم بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان بە کۆتا گەشت لەگەڵ هاوکارم کاک جەلال ئەڵقەیەکی بەرنامەی پەیامی ڕۆژیشمان پێشکەشکردن بۆ پشێوە گەشتنی کۆتایی بەرنامەکە ئومێد دەکەین تەواوی بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێی ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بوو بێ و سوودێکتان لە بەرنامەکەمان وەرگرت بێ و چێژێکیشتان لەو کارە دەستەی خانمانی عزیزی بەشداربووینێ و بەرنامەکەم بینی بێ تا بە گەشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.